پەرلەمانی داوا لە لیستی براوەی یەکەمی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکەین کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە کاندیدیان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بخەنە ڕوو داوا لە بەڕێز کاک ئومێد عەبدوڕەحمان حەسەن خۆشناو دەکەین کە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە بفەرمونون کاندیدە بەڕێزەکەتان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بخەنە ڕوو. کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بەپێی بڕگەی سێل لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 هەموارکراو یاسای ژمارە 1 ڕێزدار مەسرور مەسعود مستەفا بارزانیە کە ئێمە وەکو لیستی براوەی هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی 2018 ناوی بەڕێزیان پێشکەش دەکەین و سوپاس بۆ ئێوە سەرکەوتن لەخواوەیە. ئەوەی ڕەزامەندە بەڕێز جەنابی کاک مەسرور مەسعود مستەفا بارزانی بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ناوزەد بکرێت دەست بەرزکاتەوە. تکای یەک دەست بەکاربێنن لە دەنگدان چونکە هەر بە یەک دەنگ حیسابە. ڕێزدار جەنابی کاک مەسرور مەسعود مستەفا بارزانی بە دەنگی 87 پەرلەمانتار لە حزوری 97 پەرلەمانتار ناوزەند کرا بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە.